بەناوی خوای بەخشندە و میهرەبان. بەڕێزان، ئەوەی کە دەیبینن ئەو چیخەیە، ئەو تورەکەیە، ئەو نەخش و نیگار و ئەو گەسکەیە، ئەو چیخە چەند جوان و ڕێک و پێک چندراوە و دروست کراوە، هەم دیمەنێکی جوانی هەیە، هەمیش شتێکی کوردەواریە. ئەوە ئافرەتی گوندنیشتنەکان دروستی دەکەن، ئەوانەی کە دێنە ئەو کوێستان و دەشت و دەروکێ و ئەوانە سەرڕای ئیشی خاوەنداریەتی مەڕ و ماڵات و خزمەتی ماڵ و خزمەتی ماڵات و ئەوانەیان ماشەڵا دەستڕەنگینیشن ئافرەتی ئەو گوندنشین و ئەوانە خوای گەورە پایداریان کات. ئەو چیخانەش دروست دەکەن، ئەوانە دروست دەکەن بۆ ماڵێ کە شتێکی زۆر جوانە و شتێکی کوردەواریە و ماشەڵا دەستڕەنگینن، خوای گەورە پایداریان کات. ئەو ئافرەتەی کە ئاوا ماڵەکەی خزمەت دەکات و خزمەتی ماڵێ دەکات و هاوکاری پیاوەکانیان دەکەن لە ئیشی مەڕ و ماڵات و ئیشی دەرێ و ئەوانە و تاعەت و عیبادەتی خۆشیان دەکەن و وەکو بڵێ پیاوەکانیشان لێیان ڕازین، ئەوە هەموو بۆیان بە عیبادەت حیسابە، وەکو پێغەمبەریش فەرموویەتی صلی الله علیه وسلم ئەو ئافرەتە بەهەشتیە و دەرگاکانی بەهەشتی بۆ دەکرێتەوە کە هەم مافی خوای پەروەردگار جێبەجێ دەکات، هەمیش مافی ماڵ و پیاوەکەی خۆی جێبەجێ دەکات و خزمەتی ماڵەکەی دەکات. ئەوەش هەمووی بۆیان بە عیبادەت حیسابە و خوای گەورە پایداریان کە ئینشاءالله.